ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ من وەکو خوێندکارێکی بەشی یاسا لەگەڵ ڕیفراندۆمە سەربەخۆی کوردستان ئەڵێم بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان بەڵێ بۆ بە فیڕۆنەچوونی خوێنی 1700 شەهید و شەهیدەکانی پێشترمان و بەڵێ بۆ ڕیفراندۆم بەڵێ بۆ جیابوونەوە. من فهد عبدالرحمن محمد علی لە شاری هەولێر بۆ پشتگیری ڕیفراندۆم دەنگدان بە بەڵێ مانەوێ بە کوردستانێکی سەربەخۆ و ئازاد دەنگدانت بە نەخێر مانەوێ لە ژێر هەڕەشەی تیرۆر و دیکتاتۆریەتی عێراقی. هیواودارم هەموو گەنجی کورد و هەموو هاوڵاتیانی کورد دەنگ بە بەڵێ دەن و پشتگیری ڕیفراندۆمێکی سەربەخۆ بۆ کوردستانێکی ئاوادان و سەربەخۆ و سەرفراز. بەڕای من نابێتن یعنی خەڵک بە شێوەیەک بیرکاتەوە لەسەر ڕیفراندۆم کە شتێکە زەحمەت بێت بۆ گەلی کورد. وەکو هەموو وڵاتانی ئێمەش پێویستمان بە دەوڵەتە، پێویستمان بە ناساندنەکە لە هەموو جیهان کورد بناسرێت. ناوی من حەمزە، خەڵکێ دەڤەرە زۆخۆمە. ئەس خۆوەسەد بینم کو ڕیفراندۆم تشتێکی گرنگە، چێکی چەندین ساڵەمە خزمەت بۆ vê çendê kirîne me şehîd done sera vê axê ku sibehî em bibin dewlet me ji ala xwe bitin nav hemî dewleta da. لە پێشەکیدا ئێمە هەمومان لەگەڵ ئەوەی بەڵێ بۆ ڕیفراندۆم بە خۆمان و بە خانەوەداکەمان هەوڵ دەدەین بۆ سەربەخۆی کوردستان. هیوا خوازم هەموو گەلی کورد بە یەک دەنگی بە یەک پارچەیی هیچ لایەنێکی سیاسی و هیچ لایەنێکی ناوخۆی و دەرەکی خۆی بە خاوەنی ئەوە نەزانێت. چکە ڕیفراندۆم مافی هەموو گەلی کووردە بۆ هەموو گەلی کووردە سەربەخۆیی بۆ کوردستان.